ساڵێک تێپەڕ دەبێ بەسەر تاقانەی هودا. سەردانی هەفتانەیەتی بۆ سەرگۆڕەکانی باوک و دایک و خوشک و برای کە لە ڕووداوێکی تەرک بڕوو لە چاو تروکانێک لە ڕێگەی بەردەڕەش بۆ کەڵک بەجارێ هەمووانی لەدەستدا. هاتووەتە نەرمە ئارامەیەک بە دڵیدا بێ کەچی هەموو ئەوەی هەیە تەنیا دەستدانە لە خۆڵی وشک و چەند بەردێکی ڕق. Ez ew kitimiyan nav xêzanekê de ku pêkotî ji dayîk û bav û xwişk û biraya min ew hemî ji dest dan rîdana hatûçûnê ya navbera berdaraşî û rêka gelekê de ez tinê mam. Ev salek bûrî ser vê rîdanê de û ez tinê mam min xêzana xwe hemî ji dest da dayîk û bav û xwişk û bira ez bi tinê mam hestekî gelekî nexweş bû min ku ez bi tinê mam کچەکە بچیک ناف خێزانێدا. تاکە داخوازی هودا تەنیا ئەوەیە حکوومەت ئاوڕێکی جدی لە ڕێگەی بەردەڕەش کەلک بداتەوە تاوەکو هیچ کەسێکی دیکە وەک ئەو بێنازیکە سوکاری نەبێت. دەخوازە منش پارێزگارێ دهوکێ ئەوە و ڕێکا بەردەڕەش بوو کەلەکێ بکەنە دووسایدیدا هیچ زارۆکێکی دیوەکی من هێتیم و بکە سوکار نەمینن. وەک هودا زۆرن لەم دەڤەرە کە هەفتانە چەند کیلۆمەترێک دەبڕن بۆ سەردانکردنی گۆڕی ئازیزانیان کە بەهۆی ڕێگایەک پێی دەگوترێ ڕێگای مەرگ لە دەستیان داون. خەم و ترسی کەسە نزیکانی هودا لە دووبارەبوونەوەی کارەساتی هاوشێوەی لە کۆربوونەوەی ماڵانی دیکە و بێچارەبوونی ئەوانەی کە لە دوای خۆیاندا جێدێڵن. الحمدلله خریش خاطر وی ریکنا به ریکما دفت چیکن با علمه او سر ما هاتینه تا سر چه بسلمانه خود ریکیو تانگا و بر سیارت مازن و مجول نیا فرنیا ریتونه که گلکا یا گران بی بس هات قدر خوده بی هات یا گران بی بوم یا ماندی بینه که زور بی نه بوم بو مبتنه بو گند بتنه بو همه دوره لریکی چی بی اوریکال بردارش چیتا کلاکی نگرده گنده گرده پان. اولتوی گلک نبس اوریدان گلک رویدان دیشی چی بی سه چهاره کی تدامره هبری چنده کی هی وکی یه تدا مره نماینه خدا لی خوش بید. بجا پر ما همیا نه داخوزا منو یه داخوزا همه دوره. ریزگرتنک بوا اوه تدا شوید تدا نماید واریدان آدامره که دو مال در گله بین اگرتون آن یه دیش تدا مره که افریکال بردارش شید بو کلکی ببیت دود سایدی قمی نبس اوه قمی هندکی دیل واریدان ها خلاص ببن. تەنیا لە ساڵی 2021 لە سنووری قەزای بەردەڕەش 6 سوار ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە. لەو ئامارەش 82 کەس بریندار بوون و 16 کەسیش گیانی لەدەستداوە. ویداد ئەمین، گوندی دولێجان.